ڕێکخراوی هەڵوێست راپۆرتی ژمارە 4 ڕەسەنگاندنی فەرمانگە و بەڕێوەبەرایەتە گشتیەکانی پارێزگای هەڵەبجەی خستە ڕوو بەپێی داتا و بە دواداچوونەکانی ڕێکخراوەکە لە ڕووی داراییەوە بەتایبەت لە مەرجە نیمچە فەرمیەکانی پارێزگای هەڵەبجە بادەردان دەکرێت. پەیام کردی تەندروستی وەک نمونە لە راپۆرتی ڕێکخراوەکە وەرگرت. ساڵی 2019 خەرجی تەندروستی زیاتر بووە لە ساڵی 2020 سەرڕایەوەی ڤایرۆسی کۆرۆناژە بووە و دەبوو جیاواز بە ساڵی 2019 خەرجەکان زیاتر بوونایە. لەو خاڵانەی کە لە کارتی تەندروستیا جێگەی سەرنج و تێڕامانە ئێمە بەراوردێکی ئامارەکانمان کردووە ساڵی پێش کۆرۆناوە ساڵی دوای با بڵێن ساڵی کۆرۆنا و ئەو خەرجیانەی کە بۆ ئەو کەرتە دابین کراوە یعنی ڕێژەیەکی بەرچاو هەیە یعنی ساڵی پێش کۆرۆنا خەرجی زۆر زیاتر بووە کە ئەبوو لە سەردەمی کۆرۆنا خەرجی زیاتر بێ بەڵام پێچەوانەیە یعنی ئەتوانم بڵێم لە ئەو ساڵی کە کۆرۆنا و کەرەنتینە و قەدەغی هاتوچۆ بووە خەرجی کەمترە. ئێمە کۆمەڵێک داتا و ئامار خستومانتە ڕووە لە دووی راپۆرتەکە هەیە و ئێستشکە لە مەراسیمەکە ئەخێنە ڕوو ڕایگشتی. بە شێوەیەکی گشتی حکوومەت هێرێم پارێزگای هەڵەبجەی فرامۆش کردووە و شارەوانی هەڵەبجە لە ساڵی 2020 تەنانەت یەک پرۆژەشی جێبەجێ نەکردووە. وێڕایەوەش هەتا ئێستا سەرۆکی حکوومەت هێرێم سەردانی هەڵەبجەی نەکردووە. ئەوەی لە راپۆرتەکەدا جێگەی سەرنج بوو لە ساڵی 2019 و 2020 ڕێژەی لەدایکبوون لە هەڵەبجە یەک ژمارەیە و ڕێژەکە نەزیادی کردووە نەکەم. کاریگەریەکی باشیە بووە ئەو کاریگەریش ئەوەیە کە هەموو دەستگایەک هەموو فەرمانگەیەک هەموو بەڕێوەبەرایەتیەک ئەزانێ کەسێکەیە چاودێریەکە لە دەرەوەی حکوومەتەوە. ئەمەش بۆ خۆی وایە کە ئەگەر پێشتر گەندەڵیە کرابێ پێشتر یعنی ناقانون شتێک بە ناقانونیش لەسەر کرابێت لەمە دوا ئەزانن کە شوێنەگەیە چاودێریان نەکرا و لەویا ئەو شتە ئەوەسێنن یان کەمە بێتەوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاماژە بۆ دەکات نەبوونی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کاریگەری خراپی لەسەر حکوومەتی خۆجەیی پارێزگاکە دروست کردووە و بە دواداچوون و خستنەڕووی کێشە و گرفت و کەم و کورتەکان کەوتووەتە سەرشانی هاوڵاتیان و ڕێکخراوەکان. کاتێک کە پارێزگای هەڵەبجە هیچ دەستگایەک بەڕسمی نییە چاودێری بکە ئەمە بۆ خۆی تەسیری سەلبی ئەکا لەسەرەوەی کە لە شێوازی بەڕێوەبردننی دام و دەستگاکان و ئەو خڕوقاتانی کە ئێسام ڕێکخراوە هەندێکی بڵاو کردەوە ئەمە کی هەڵەسێ بەوەی کە ئەمانە بگەنێتە شوێنی خۆی ئەمە دەستخۆشییان لەکەین ئەم ڕێکخراوە بەڵام دووبارە تاکیلەوە کەمەوە ئەمە ڕاستە تا ڕادەیە دەتوانێت بشایی نەبوونی ئەنجومەنی پارێزگا بۆ هەڵەبجە پڕکاتەوە بەڵام هیچ کات ناتوانێت ببێتە بەدیلی ئەنجومەنی پارێزگا بۆیە بە هەموو لایەکمانەوە ئەبێ هەوڵ بدەین کە ئەو یاسایی ژمارەیەکی 2015 یا جێبەجێ بکرێ یا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە بۆ هەموو پارێزگاکان کاتی تەواو بۆ 7 ساڵە ڕوە ئەگەر ئەوەش ناکرێت بۆ پارێزگای هەڵەبجە کە پارێزگایەکی بچوو کە نفوسی لە 120,000 کەس هەر ئەوەنە ئەبێت هیچ خەرجێکی دارایی ناکەوێتە سەر حکوومەت و هیوادارین هەڵبژاردنێکی تایبەت بۆ ئەو بابەتە بکرێت. ساڵانە دەیان کێشە و گرفتی ئیداری و بەهادەردان لە بەڕێوەبەرایەتە گشتیەکان و مەرجە سنووریەکانی هەڵەبجە ئاشکرا دەکرێن و لە ڕێوڕسمی تایبەتدا ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێن. بەڵام ئەوەی جێگەی پرسیار و نیگەرانیە ئامادە نەبوونی هیچ بەرپرسێکی ئیداری و هیچ بەڕێوەبەرێکی بەڕێوەبەرایەتە حکوومیەکانی پارێزگاکەیە لە کاتی خستنەڕووی کێشە و گرفتی فەرمانگە گشتیەکاندا. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.